من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. ئێمە زۆر کات لە مینبەرەکانەوە باسی عیبادەتەکانمان کردووە کە باسی عیبادەت ئەکەین، ڕاستەوخۆ ئەوەیەتە پێشچاومان هەر شتێ بکەین لە پێناوی خۆیە. علەما ئەفەرمون عیبادەت ئەبێتە دوو بەشی سەرەکیەوە، عیبادەت الفعل و عیبادەت التەرک. عیبادەتێکمان هەیە کردنە ئەبێ شتەکان جێبەجێ بکەی، عیبادەتێکمان هەیە تەرککردنە ئەبێ شتەکان تەرک بکەی. زۆر کات ئێمە پێمان وایە تەرککردنی شتەکان عیبادەت نییە، تەرککردنی شتەکان خۆی بۆ خۆی عیبادەتێکی سەربەخۆیە. پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ: ما نهيتكم عنه فاجتنبوه، نهیم لێکردون لە هەر شتێ یەکسەر لێگەڕێن وازی لێبێنن. وما أمرتكم به فأتوا منه ما استطعتم، هەرچیش فەرمانم پێکردون چەندی پێتان کرا جێبەجێ بکەن. بۆیە عولەما ئەفەرمون عیبادەتی تەرک تەدریجی تیان نییە، کەمەکەمەی تیان نییە کە وازی لێبێنم، ئەبێ ڕاستەوخۆ یەکسەر واز بێنی لە گوناهەکان. بەڵام عیبادەتی کردن چەنێ توانیت عیبادەتەکە جێبەجێ ئەکەی. لە گوناهکاریە ئینسان وەها نییە چەنێ توانیم واز لە گوناهەکانێنم، ئەبێ ڕاستەوخۆ. بۆی ئەفەرمێ: ما نهيتكم عنه فاجتنبوه، یەکسەر لێگەڕێن واز بێنن. ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر شت هەبوو کە عورف و عادەت بوو لە ناویانە، کاتێک پەیامی شیرینیان وەرگرت تەرکیان کرد، عیبادەتی بتەکانیان نەکرد تەرکیان کرد، ئارەخۆری زۆر بوو تیانە تەرکیان کرد، سوێنیان زۆر ئەخوارد بە غەیری خوا وازیان لێهێنا، مناڵەکانیان زیندە بەچاڵە کرد، کچەکانیان وازیان لێهێنا، وازیان لە ڕاحەت و دانیشتن و پاڵدانەوەدا دەستیان کرد بە جوڵە و حەرەکە و سەرزەویان ڕۆشن کردەوە، وازیان لە ماڵەکانیان هێنا، وازیان لە وڵاتی خۆیان هێنا، وازیان لە ژیانی خۆیان هێنا، تا خوا جەل جەلالوهو بەهۆی ئەوانەوە سەرزەوی ڕۆشن کردەوە. لە حەجەت الوداع پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هەندێک ئەفەرمون 114,000 سەحابە لە خزمەتیا بوو، هەندێک ئەفەرمون 124,000 سەحابە لە خزمەتیا بوو. هەموو ئەو سەحابانەی لە مەککە و مەدینە و حیجاز نێژراون 10,000 سەحابە. ئەوانی تر سەحابەکان لەکوێن؟ بەسەر زەویە بڵاو بوونەتەوە بۆ خزمەتی دین. ئەچیتە ئەفریقیا قبری ئەصحاب ئەبینی، دێتە عێراق قبری ئەصحاب ئەبینی، دێتە کوردستان قبری ئەصحاب ئەبینی، ئەچیتە بوخارا و سەمەرقەند قبری ئەصحاب ئەبینی، لەناو سینا قبری ئەصحاب ئەبینی. چونکە ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەیامەکەیان وەرگرت، پەخش و بڵاو بوونەوە بەسەر زەویە، وازیان لە بیلاد و ماڵ و سەروەت و سامانی هەموو شتێکی خۆیانیان هێنا. دیقەت بدەن سوهەیبی کوڕی سینان کاتێکەوە هیجرەتەکە، ئەوێ لە مەککە و بچێتە مەدینە، قوڕەیش دەورەی ئەگرن: ئەی سوهەیب تۆ عەبد بووی هایتە ناو ئێمە، ئازاد بوویت و پارەت کۆ کردووە، ئێستا تێ بڕۆی. ئەویش پێوتن وتی: ئیخوەتان ئەزانن من کەسێکی تیرەندازم، تیرم بە خەسار ناڕوە، ئەگەر ئەتانەوێت جەنگ لە بینمانە ڕوو نەدا، هەموو ئەو ماڵی کۆم کردوەوە، پێتان ئەڵێم لە شوێنێکا دامنەوە بڕۆن، هەر هەمووی بۆ ئێوە، بەڵام ڕێگەم بدەن کە بچم بۆ لای خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. وتیان باشە، معاملەیەکی خراپ نییە. وتی ماڵەکەم هەر هەموو لە ناو چەند کوپەیەکا داناوە لە فڵانە شوێنە، بچن لەوەیە. و خۆشی چوو بەرەو لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. فەرمووی کە لە قوبا گەیشتمە خزمەتی خۆشەویست، سێ جار فەرمووی: ربح البيع ربح البيع ربح البيع، بەخوا کردن و فرۆشتنێکی زۆر چاکت کرد، قازانجێکی زۆر باشت کرد. وتم والله یا رسول الله، لە نێوان من و قوڕەیشە لەگەڵ تۆیە تەنها و تەنها ئەوە هەیە مەگەر جوبرەئیل پێگەیاندبی. دیقەت بدە سوهەیب تەرکی ماڵەکەی ئەکا. مصعبی کوڕی عومەیر لەناو تەڕەف و خۆشیکی ژیانە بوو، بەڵام ئەچێت هجرەتەکە بۆ حەبەشە، هجرەتەکە بۆ مەدینە، کاتێک لە غەزوەی ئوحدا شەهید دەبێ. ئەم کەسەی کە مەشهور بوو لە ناو مەککەیە بۆن خۆشترین گەنج و قژداهێنەرترین گەنج و جوانترین گەنجی ناو مەدینە،
جلەکانی کاتێک کە ئەی شۆر دایکی خەڵک لەبەر جلەکانی ئەوە جارێکتر جلەکانی خوان ئەشۆردەوە ئەوەندە بۆنی خۆش بوو بەڵام ئەچێتە ناو مەدینە و تەرکی هەموو ئەوە ئەکا لە پێناوی خوایە ئەچێ خەریکی داعوە بانگەوازە بێتەوەکو شەهید ئەبێ کفنی ئەوەندە دەست ناکەوێت هەموو لاشەی داپۆشن وێ پێغەمبەریان صلی الله علیه وسلم فەرمێ سەری داپۆشن و قاچی بە پوش و پەڵاشی خورما داپۆشن کۆمەڵە فەرمایشتمان هەیە هەمووی باسی ئەم عیبادەتی تەرکە ئەکا فێرمان ئەکا کە چۆن شتانێک تەرک بکەین لە پێناوی خوایە ئەفەرمێ هەر کەسێک جلێکی هەبوو ئەگەر جلەکەی لەبەر کرد تووشی تەکەبور ئەبوو لەبەر خاتی خوا وازی لەو جلە هێنا ئەفەرمێ من ترك اللباس تواضعا لله وهو يقدر عليه ئەشی توانی لەبەری بکە دعاه الله يوم القيامة على رؤوس الخلائق ڕۆژی قیامەتە لەبەردەم هەموو خەلائقا خوا بانگی ئەکا هەرچی خوشت و زێڕی ئیمان هەیە هەر هەمووی پێ ئەبەخشێ کامەی لەبەر ئەکا بە لەبەرێکا بە مەیلی خۆی مادام لەبەر خاتی خوا تەواضوعێکی نواندووە تەرکی لەبەرکردنی جلێکی کردووە زانوێتی بەهۆی ئەم جلەوە لەناو کۆمەڵی فەقیرایە هەز بە گەورەیەک ئەکا لە ناخی خۆیە هاتووەکو فەقیرەکانی خۆ لێ کردووە هاتۆ وازی لەمەیەنەوە لەبەر خاتی خوا ئاوا بۆی تەعویز کردوێتەوە فەرمایشتێکی ترە فەرمێ من كظم غيظا وهو يقدر عليه كسيك توڕێی خۆی بگرێتەوە لە کاتێکە ئەتوانێت جێبەجێکە ئەتوانێت توڕێ لە بەرامبەرەکەی ئەتوانێت لێی بدا ئەتوانێت زاڵ ببێ بەسەریا لەبەر خاتی خوا خۆی گرت و ئەو بابەتەی ئیهمال کرد و لەبەر خاتی خوا لێ خۆشبوونی هەڵبژارد ئەفەرمێ خوا جەل جەلالوه لە ڕۆژی قیامەتە لەبەردەم هەموو خەلائقا بەرزی ئەکاتەوە چ حۆریەکی بوێ لەناو بەهەشتا ئەوەی پێ عەتا ئەکا و ئەوەی پێ ئەبەخشێ کەوابوو تەرککردن خۆی بۆ خۆی جۆرەکە لە عیبادەت ئێمە ئەمڕۆ زۆر شت هەیە کە وا تەسەوڕەکەین ئەگەر بێت و تەرکی بکەین لە عادەت و عرفی خۆمانە ئەجرمان دەست ناکەین هەمووی ئەجرمان دەسەکەوێت نە ئەوەی زەمانە پێت تەرکە نەخۆشی پێت تەرکە خۆت تەرکیکە خۆت ئەبێ وازت لە جگەرەکەت هێنابێ خۆت ئەبێ وازت لە مۆبایلەکەت هێنابێ لە خراپە بەکاری نێنی خۆت ئەبێ وازت هێنابێ لە خراپەکاری لەگەڵ خوشک و برا و دایک و باوک و دەوروبەر و کەس و کارتە خۆت ئەبێ وازت لە خراپەکاری هێنابێ لەگەڵ دراوسێتە لەگەڵ هاوماڵتە لەگەڵ هاو نیشتیمانتە تۆ خۆت بۆ خۆت ئەبێ لە قووەت و هێزی خۆتە لەبەر خوا وازت لە شتەکان هێنابێ ئینجا ئەجری لەسەر وەرەگری زۆر کاتێ ئینسان ئەجر وەرناگرێ لە تەرکەکانە چونکە نیەت ناهێنێ ئەجر وەرناگرێ لەو تەرکانەی کە ئیکا لەبەرەوەی لەبەر خاتی خوانێ لەبەر چاوی خەڵکە هەندێک جار ئەجر وەرناگرێ لەبەرەوەی زەمانە پێی چارەسەر کردووە هەر یەکێک لە ئێمە ئێستا لە هێزی گەنجەتیمانە زۆر شتمان پێ ئەکرێ دواتر کە پێمان ناکرێ و هەمومان لێ ئەسەندرێتەوە هیچمان بەدەستەوە نامێنێ ئەو کاتە ئازایەتی نییە تەرککەین بۆیە عولەما ئەفەرمون تەوبە لە پیرە زۆر جوانە بەڵام لە گەنجە زۆر جوانترە چونکە لە گەنجە هێز و توانای هەیە گوناهکات و خۆی ئەگرێتەوە لەبەر خاتی خوا ئێمە زۆر گرنگە عیبادەتی ترک بەشێک بێ لەو عیبادەتانێک کە کردومانە چەندێک ئومێدت هەیە بەوەی کە نوێژێکی سونەت ئەکەی ئەجر وەرەگری ئەبێ ئاوانیەتت هەبێ کاتێکە لە گوناهی خۆت ئەپارێزی خراپەت بۆ کەس نابێ ئەوە ئەجر وەرئەگری ئەوە فەضیلەتی دەسەکەوێ ئەفەرمێ خۆشەویستی دڵمان صلی الله عليه و آله وسلم هەر کەس لەبەر خاتی خوا واز لە درۆ بێنێ من ترك الكذب وهو باطل واز لە درۆ بێنێ کە باطیلە و ئەزانێ سوور ئەزانێ ئەم قسەیە درۆیە وازی لێهێنێ خوا جەل جەلالوه لەناو باخچەکانی بەهشتا بینایەکی زۆر جوانی بۆ دروستەکە ئەفەرمێ هەر کەسێ واز لە دەمەدەمێ بێنێ و مناقەشات بێنێ لەبەر خاتی خوا بشزانێ کە لەسەر حەق هەر وازی لێ بێنێ مناقەشات نەکا لە ناوەڕاستی بەهشتا بینای بۆ دروستەکرێ ئەمانە هەمووی عیبادەتی تەرکن ئەتوانی قسە بکەی ئەتوانی غەیبەت بکەی لەبەر خاتی خوا تەرکی ئەکەی ئەتوانی درۆکەی لەبەر خاتی خوا ڕایەگری عیبادەتی تەرک زۆر گەورەیە ئێمە فرامۆشمان کردووە بۆیە ئومەتی ئیسلامی ئەبێت لە هوشیارێکی زۆر گەورە بێ چۆن لە عیبادەتەکانە کە جێبەجێ ئەکەین ئەجرمان دەسەکەوێ ئەوە لە وازهێنان لە گوناهەکان و تاوانەکان و عرف و عادەتەکانی خۆمان کە پێچەوانەی شەریعەتە ئەجر و پاداش وەرەگرین داوا ئەکەم لە ذاتی پاکی پەروەردگار خۆی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خۆی دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان پەیوەستکە بە دینەکەتەوە یا رب العالمین سەرڤەرزی ئەم دنیا ئەو دنیامان کە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی تۆ خۆت ئەزانی ئێمە هەموومان چاوەڕێ ڕەحمەتی تۆمان ئەکرد یا ئیلاهی ڕەحمەتێکی زۆر جوانت بەسەرا داباراندین تو گەورەی خۆت خوایە بەهۆی عسیانمانە و بێبارانمان مەکە یا رب العالمین
ئەو بەڕێزانەوە ئەو خۆشەویستانەمان لەم وڵاتەی ئێمە کە تووشی زەرەر هاتن بەهۆی لافاوە یا ڕەبی خۆیان بۆیان قەرەبوو کەرەوە دەرگاکانی خێر بەسەریان بکەرەوە شیفای مادی و معنەویان بۆ بنێرە یا رب العالمین خوای ئەم ئیماندارانی لەنەو ئەم ماڵەیە کۆبوونەتەوە ئیلاهی ئەمانە ئەهلی نوێژن بۆ تۆ ئەمانە ئەهلی قورئانن لەگەڵ تۆ خوای ئەمانە ئەهلانێکن کە قەت سوژدەیان نەبردووە لە بەردەم تۆیان نەبێ قەت ڕکوعیان نەبردووە لە بەردەم تۆیان نەبێ إلهي قدسي زليليان بو هيج كسي برزنا كرتوا تنهى لدعاء ولا مقامي تو يا نبي دا إلهي دعاء كان نجيرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة